بابەتێکی دیکەمان هەیە وەکو تەوەری سەرەکی ئەمڕۆ لە پرۆگرامی بیانی 24 قسەی لەسەر دەکەین بابەتی هوەریە هوەری کاریکاتێر یەکێکە لە هوەرانەی کە لە جیهاندا زۆر گرنگی پێدەدرێت و هوەرەشی باڵایە و ئەو کەسانێک کە کاریکاتێرستن بەڕاستی کاریگەریان زۆر جار لە راپۆرتەکانی تەلەڤیزیۆنی لە نووسینی ڕۆژنامەوانی لە هەموو ئەوانە ڕەنگە زیاتر بێ وێنەیەک دەکرێت نەقدێکی زۆر گەورە دروست بکە و ڕەنگە ببێتە هەندێک جار هۆی گۆڕانکاری و کۆکردنەوەی دەنجی خەڵک. دروستە هەڵبەت ئەویش یەکێکە لە هوەرەکان هوەریش هەمیشە زمان حاڵی هەر ڕوودا و کارەسات و هەر مێژوویەک بووە کە لە مێژووی مرۆڤایەتیدا ڕووی داوە بۆیە ئەبێتە زمانی یەکێک لەو زمانانەی کە گێڕانەوەی ئەو بابەتانەیە یاخود وێناکردن و تعبیرکردنە لەو بابەتە بۆیە بە گرنگی دەزانین کە ئەمڕۆ لەسەرم بابەتە گفتوگوی زیاتر بکەین لەگەڵ بەڕێز جەبار سابیر قادر وەکو کاریکاتێرست کە میوانی ئەمەیە بەڕێز جەبارم کاتت باش بەخراتی ئەو کاتتان زۆر سپاس بووە و دیمانەیە هیوادارم بتوانم خزمەتتان بکەم. زۆر خۆشحاڵی زۆر سپاس. مامۆستا پێمان بڵێ هوەری کاریکاتێرست چییە؟ ئەم هوەرە لەکەیەوە سەری هەڵداوە و بۆ چیش بەکار هاتووە؟ هوەری کاریکاتێر طبعاً بەشێکی گرنگی هوەری شێوەکاریە. ئەو هوەرە لە سەدەی 16ەوە تقریبان سەری هەڵدا ئەو کاتی کە بۆ کاری ڕۆژنامەوە نیشتووە بەکاریان دێنا ئیدی هوەری کاریکاتێر بریتە لەو زێدەڕوویەی لە شکل و شێوە دەکرێتن بۆ ئەو بابەتانەی کە باسی دەکرێت ئیترچە بابەتی کەسایەتی ئەوکان بیا خودت بابەتێکی ڕۆژنامەوانی بیان ڕۆژانەی کۆمەلگا بێتن. چەند زۆر کاریکاتێر هێمە مەستەزەبات کاریکاتێر زۆری زۆرە خۆی ئەوەی ئێمە کە پێی دەڵێن کاریکاتێر کارتۆنیشمان هەیە و کاریکاتێریشمانە. کاریکاتێر بریتە لە وێناکێشانی کەسایەتیەکان بەدەستکاری لە شکل و شێوەکان و زێدەڕۆیی لە شکل و شێوە و بەپێی تایبەتمەندی ئەو کەسایەتە جار هەیە بۆ ناودەنگ و بۆ گەورەی کەسایەتێکە دەگەڕێتەوە زاری شوێ بۆ تەنز لێدان و گاڵتە جاری بۆ ئەو کەسایەتیانە دروست دەکرێت و چێشرێ ئەوە بەنسبەت کاریکاتێر. ئەمە کارتۆن ئەویش هەر کاریکاتێرە بە زمانی ئێمە بەڵام بخۆی باسی ئەو کێشە و گرفتانە دەکاتن کە ڕۆژانە ڕوودەدانە ناو کۆمەلگا ئیتر یاخود دیاردا ئەو دیاردانەیە کە لە ناو کۆمەلگا هەیە بە دیاردەی ناشیرن یاشتی وانە هونەرمەند پەنا دەباتە بەر ئەوە وێنای دەکاتن و بۆ ئەوەی خەڵکی لێ ئاگادارکاتن. باشە مامۆستا جەبار بابزانین دەستپێکی کارەکانی تۆ لەم هوەرەدا لەکەیەوە بوو؟ خۆی لە ڕاستیدا من هەر لە منداڵیەوە خولیایی وێنە کێشانم هەبوو زیاتر هوەری شێوەکاریم دەکێشا بەڵام ئیتر لە هەشتاەکان زیاتر هەوڵمدا بچمە ناو دنیای کاریکاتێر ئەو کاتکە لە زۆربەی ڕۆژنامە و گۆڤارەکانی پێشان هوەری کاریکاتێر هەبوو ئیتر منیش خولیام کەوتە سەر ئەو هوەرە و ئەوە بتوانیم یەکەم کاریکاتێری خۆم لە ساڵی 92 بڵاوکەمەوە و پاشان بۆ چەند ساڵێک بەردەوام بووم ئیتر وازم هێنا هەتا بەو دوایە دەستم پێ کردەوە. ینی 32 ساڵ پێش ئێستا یەکەم بەرهەمت بڵاو کردەوە. زۆر جاریانی ئەو کاریکاتێرستەکان تووشی گرفت دەبن لەگەڵ ئەو کەسانەی کە بابەتیان لەسەر دروست دەکەن ئەویش هەندێک جار بەهۆی تێنەگەیشتنی ئەو کەسانەوە کە بابەتەکەیان لەسەر دروست دەکرێت سینگیان زۆر فراوانیە ناتوان وەکو ڕخنا هەندێک جار قبول بکەن تووشی و حاڵەتانە هیچ بووی بە خودای ئەزانی سوێن لە کۆمەلگایمە کاریکاتێر هێشتا بە تەواوی خەڵک شارەزان نەبووە لێ بە تایبەتی خاستن کێشانی وێنەی کەسایەتەکان تۆ خەڵکانێک وای لێکە دەنەوە کە تۆ بۆ گاڵتە جاڕیتە نازانی تۆ کە وێنای کەسایەتێک دەکێشی زۆر جاران مەبەستی گەورەی ئەو کەسایەتیە ئیتر تۆ حتمما ئەگەر ئەو کەسەی بەرامبەرت بە غەڵەتی بخوێنێتەوە تووشی کێشە و گرفت دەبێت بەڵام من زیاتر
وێنەی کەسایەتیەکان ناکێشم زیاتر ئیشی کاریکاتێری تر دەکەم کارتۆن بڵێ ئەنێ ئەو ڕووداوانێک کە ڕۆژانە دێتە پێش بەڵێ مامەڵە لەگەڵوان ئەو ڕۆداوانەی ڕۆژانە دێتە پێشمان یاخود ئەو کێشە و گرفتانەی ناو کۆمەلگا هەیە ئیتر کێشە و گرفتی کۆمەڵایەتی بێ ئابووری بێ یاخود ژینگە بێ هەر بابەتێک بێتر پەنجە لەسەر ئەو کێشە و گرفتاندا دەنەوە وێنای دەکەین باشە مامۆستا بۆچی هوەری کاریکاتێر دروست بوو ینی کاریکاتێر بۆ خۆی کاریکاتێر بەشێکی گرنگی ڕۆژنامەوانەیە ئیتر هەر ئەوە بوو کە وایان کرد هونەرمەندانی سەدەی 16 بتوانن ئەو بابەتە بێنە ناو کاری ڕۆژنامەوانی وەش بوو لە بیدایەت بە ڕەش و سپی لە بە قەڵەمی حبر دەکێشرا لەبەر ئەوەی ڕۆژنامەکان چاپەمەنی ڕەنگا و ڕەنجان نەبوو ئیتر بۆیە هەروە هاتە ناو کایە و ئیتر ئەو هونەرە بابەتێکی گرنگی هەبوو لەبەر ئەوەی هونەری کاریکاتێر پێویستی بە هیچ زمانێک نییە و بە ئاسانی دەگاتە خوێندە ینی خوێنەر یاخود بینەر شەرنێ بینەرەکە خوێندەواریش بێ کە لە پەر ڕۆژنامەیەک کاریکاتێرێک دەبێنێ یەکسەرتی دەگا لەبەر ئەوەی هیچ ئاماژەیەک بە نووسین و شتیوانە ئیتر تەنها هێڵە و سنبلەکانە کەوا دەکا ئەو بینەرە بزانێ ئەم کاریکاتێرە مەبەستی چییە زۆر ڕاستە جا یەک شتی دیکە هەیە ینی ئێستا بۆنمە کاتێک کە هەڵبژاردننی وڵاتان نزیک دەبێتەوە بە تایبەت وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا کاریکاتی ڕۆڵی زۆر زۆر هەیە بۆ بەکارهێنانی ئەو ململانەی و یاخود پروپاگەندە لە نێوان دوولایانی و یان زیاتر لایەنانی سیاسی کە هەیە بۆ وەرگرتنی پۆستی گەورە یاخود پۆستی سەرۆکایەتی وایە بەڵێ تەمان کاریکاتێر لە کاتی هەڵبژاردنەکان یاخود هەر بابەتێکی تریان هەر ڕووداوێکی گرنگی جیهانی ئیتر کاریکاتێرس دەبێت زۆر بە ئاگا بێ زۆر دائیمەن وەکو بڵێ متابعی هەموو خەبەرەکانی دنیا بکە بزانێت چی دەگوزەرێ و چی هەیە ئیتر دەتوانێت ڕۆڵی خۆی تێدا ببینێ یاخود کاریکاتێرێک دروستکە لەسەر ئەو بابەتەی کە بابەتی ڕۆژە ئیتر بابەتی هەڵبژاردن بیان بابەتی کارەساتەکان بیان هەر بابەتێکی تری سیاسی یان بابەتێکی تر بێت باشە مامۆستا ئەوەی لە ناو وێنەی کاریکاتێرەکانی بەڕێستای بینین لەبەر چاوی ئێمەیە هەندێک لەوانە بەرهەمی زۆرت هێناوە بەرهەمەکانی تۆ زیاتر لە ڕووی ڕەخنە و تەنزەوە ڕەنگەداتەوە یاخود چلانێکی دیکەشە لە ناو کاریکاتێرەکانە بابەتەکانی من بابەتی زۆرن مەبەست لێرە من تەنها ڕەخنە و تەنز نییە تۆ ینی مەبەست چییە لە کاریکاتێر مەبەستەکەی تەنها ئەوەیە ئەو پەیامەی هەیەتت بیگەێنیە چاوی بینەر ئیتر هەر دیاردیەکی ناشیرن یاخود دیاردیەکی کەموکڕی هەبێت لە ناو کۆمەلگا من هەوڵەدەم پەنجەی لەسەردا بنێم مەبەستیش لێرە چییە تەنها ئەوەیە ئاگادارکردنەوە و هوشیارکردنەوەی بینەرە کە ئەو کەموکڕیانە ئەو زانە بە سلبیانەی کە هەیە یاخود ئەو بابەتانەی کە پێویستە چارەسەری بکرێتن مەبەستەکە لێرە لە کاریکاتێر بۆ دۆزینەوەی چارەسەر و بەدەمچوونی ئەو کێشە و گرفتانەیە کە هەیە نەک تەنها بۆ گاڵتە زاری و تەنزلێدان تەمان هەر بخۆی هەدەفەکە دەبێت هوشیارکردنەوە بێگە هونەرێک بۆ هوشیارکردنەوە و خزمەتی گەلنەوێ تۆ تەنها بۆ ڕەخنە و گاڵتە زاریت بێوە ناچێتە قالبی ئەو هونەرەی کە تۆ خزمەت بەگەل بکاتن ئەمستا پێم وایە جگە لە ناوخۆ هەندێک جار کارەکانی تۆش لە گۆڤار و ڕۆژنامەکانی دەرەوەش بەڵاو دەکرێتەوە وایە بەڵێ من زیاتر بەشداری پێشانگا و پێشبڕچێ جیهانیەکان دەکەم تا ئێستا توانیتم مەسەلەن لە زۆربەی پێشانگا و پێشبڕچێ جیهانیەکان تقریبان لەم ساڵانەی دوایی بەشدار بوومە و تێدا کارەکانم نمایش کراوە لە پێشانگا جیهانیەکان و یانە ناو کەتەلۆکی ئەو پێشانگایانە و هەروەها چەندین بڕوانامەم بەدەستێناوە لەم بوارە بڕوانامەی بەشدار بوون و ئێستاش کارەکانم زۆر لە گۆڤارە جیهانیەکان بڵاو دەکرێتەوە لەوانە گۆڤاری جیهانی کاریکاتێرستانی جیهان یان گۆڤاری پانزەی ئەرجەنتینی کە ژمارە بە دوای ژمارە لاپەڕێکی بۆ من تەرخان کردووە و هەروەها گۆڤارێکی تر هەبوو لە ئەندەنووسیا لە مالیزیا دەردەچوو ڕۆزی میناو بوو و لە تورکیا لە چەندین جار لە گۆبارەکانی ئەوێ کارەکانم بڵاوبووە تۆ لەیتر لە مسری و لە زۆر وڵاتی تر بەشداری بۆ بڵاو دەکرێتەوە کارەکان خۆش باشە مامۆستا تا ئێستا چەند بەرهەمە هەبووە وڵا بەرهەمەکان ئەژمار ناکرێت ماشەڵڵا نازانم بڵێم 200 300 زیاتر ینی
ئەوەی کە تەنها کە بەشداری پێشەنگاکان بوو 150 پێشەنگا زیاترە ئیتر تۆ هەر پێشەنگایەک و چەند بابەتێکدا دەبەزێنی نازانم کارەکانم بە حقیقت هەندێک جاریش بۆ گۆڤار و ڕۆژنامە و هەندێک بۆ چاپکردنیانی زۆر زۆرە بابەتەکان زۆرن ئیتر هەموو بابەتێکیش ئەوە نییە مەسەن بابەتی ڕۆژە بەس بەکەڵێک ئەو ڕۆژە دێ و تەنها چونکی دەبینی ڕووداوێک ڕوویداوە لەو ڕۆژە تۆ کاریکاتێریی بۆ دەکەی ئیتر کە بڵاوت کردەوە پاشان بەکەڵێک بۆنەی تر نایێت بابەتەکە بابەتی ڕۆژە بابەتی تریشمان هەیە بۆ هەموو سەردەمێک دەبێت باشە مامۆستا ئێستا زانین تەکنەلۆژیا بەشێکی سەرەکی و گرنگە لە ناو ژیانی مرۆڤایەتیە هەڵبەت ئەمەش کاریگەری هەیە لەسەر هوەرەکان هوەرەکەی تۆ وەکو کاریکاتێر تا چەند توانیوێتی سوود لە تەکنەلۆژیا و بابەتی دیجیتاڵی ببینێت خۆی لە ڕاستیدا من ئێستا کارەکانم بەنسبەت کاریکاتێرەکان کارتۆنەکان یانی ئەوەی کە پێ دەگوترێ کارتۆن زیاتر گرنگی بە بابەتی تەکنۆلۆژیایەکە دەم من وێنەکان دەکێشم لەسەر لاپەڕەیەک کە کێشامی تر دەیهایەمە ناو کۆمپیوتەرەکەم لەوێ کاری ڕەنگکردن و کاری دەستکاری بۆ دەکەم ئیتر تەنها هێڵەکانە لەسەر کاغەز دەیکێشم بەڵام بۆ کێشانی پۆرترێتێک ئەوە هەر هەمووی بەدەستی دەیکێشم و بەبێ بەکارهێنانی تەکنۆلۆژیە بەڵام بۆ کارەکانی تر ئێستا مەسەلا ئەم کارە هەر هەمووی بەدەست کێشراوە هێڵەکانی بەڵام باقی ڕەنگەکان بە کۆمپیوتەر کراوە پەنام بردوێتە بەر کۆمپیوتەر ئیتر ئەوە شێوەکەی ئاسانترە و جوانتر خۆی نیشان دەدا زۆر سەرنجڕاکێشە بەڕاستی بەڕاستبێت ئەو وێنەیە تەبان ئێستا و کاریک ئەو کارتۆنە بۆ هەموو سەردەمێک دەبێت کارتۆنەکە بریتە لەوەی باچەکەکان بەهاڕین و لە ناو بین دا و دەرمانی پێ دروستکەین یاخود بیکەینە بوارێکی تر یعنی ئەو کەرتی سەربازی باوێنە خزمەتی کەرتی تەندروستی یان کەرتی تر ئیتر ئەوە باشە مامۆستا بۆ من بیرکردنەوە لێکدانەوەم جیاواز بوو بۆ ئەو وێنەیە چۆن بە جۆرێک کە سەردەمێک بابگەڕینەوە سەردەمی کۆرۆنا ئەبڵێ وڵاتە زلهێزەکان لە بری فرۆشتنی چەکەکانیان لە بەرەوەی هیچ شەڕێک ڕووی نەئەدا بتوانن هەوڵی بۆ بن تا چەکەکانیان بفرۆشن بە شێوازێکی تر ئەم چەکانە یاخود ئەم فرۆشتنەی لە ڕێی چەکەوە هەبوو کردیان بە ڕێگەی دەرمان بۆ کۆی کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ خۆی بەشێک بوو لە سەرمایەدارکردن و پڕچەکردنی چەندین وڵاتی زلهێز ئەمە بیرکردنەوەی منە جا نازانم هەڵەمیە نانە بیرکردنەوەکەی تۆ تەواوە دروستە بەڵام ئەوەی من مەبەستمە لەو کتابلوێ ئەوەیە باچەکەکان لە ناو دەین بیکەینە کەرتی ئەسکەری بکەینە خزمەت کەرتی تەندروستی یەک لە ینی خاڵەهرە جوانەکانی و هوەرەوەیە کە چەندین لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت لە هەمان کاتە هەمووشی هەر دروستە ناخۆی ڕاستە ئەمە لە بە حکمی ئەوەی لە سەردەمی کۆرۆنەش کێشرا ئەمە هەر ئەو کاتی بوو بە هەوڵ دەین بیکەینە کەرتی تەندروستی ئەوە بوو بۆ سەردەمی کۆرۆنەش کێشرا دەرخەری ئەوەشە ینی توانا و سەریقەی هونەرمەندەکەی کاتێک کە زۆرترین ڕاو بیرکردنەوەی جیاوازی لەسەر بۆ تێگەیشتن لە وێنەوە لە کاریکاتەرەکە مامۆستا لە ناوخۆ ڕای تۆ لەسەر کاریکاتەریستە کوردەکان پێی دوای کاریکاتەریستی زۆر باشمان هەیە یان هێشتان ئاسیان نەگەیشتوێتە با بڵێن لیڤڵێک کە ناویان لێ بنێن کاریکاتێرست چۆن ینی بەگشتی پێناسەی تۆ بۆ کاریکاتەریستەی کوردستان چۆنە لە ڕاستیدا ئێمە بە حقیقەت ینی میلەتی کوردی وەکو هەموو میلەتانی تر زۆر کاریکاتێریستی بەتوانامان هەن بەڵام کێشەی ئێمە لە کوردستان لە پاش ڕاپەڕین هەتا ساڵانی تقریبن 15 ساڵی لەوە پێژیان 10 ساڵی لەوە پێش گرنگێکی زۆر دەدرا بە هونەری کاریکاتێر ئیتر چەندین گۆڤار و ڕۆژنامە وەکو بڵێ دەربارەی کاریکاتێر هەبوو هونەرمەندانی زۆر باشمان لێ هەڵکەوت ئەو کاتی بەڵام بە حکمی ئەوە ئێستا ڕۆژنامە گۆڤارەکان هیچ گرنگێکی وا نادەن بە هونەری کاریکاتێر بۆیە هونەرمەندانی کاریکاتێر تقریبن هەمووی کشاونەتەوە بە حکمی ئەوەی ئێستاکە کابرا ناتوانێت بژێوی ژیانی پەیدا بکات ئەگەر خەریکی هونەری کاریکاتێر بێ و کە کەسیش گرنگی پێ ناداتن دەنە هونەرمەندی زۆر بەرزمان هەن و ئێستاش چەندین لە هاوڕێیانم لەگەڵ من بەشدارن لە پێشەنگا و پێشبڕچێ جیهانیەکان ینی بەڕاستی هونەرمەندانی زۆر بەتوانەمان هەنە و هیچیان کەمتر نییە لە هونەرمەندانی جیهانی وەڵامی تر ئەو بوارەی لەوێ هەیە و گرنگی دانەی لەوێ هەیە لێرە نییە بەداخەوە ئەمانە هەمووی بڕوانامان وایە بەڵێ ئەو بابەتان تەقمانش
بەشێکی لە کارەکان بڕوانامانەیە کە لە پێشەنگە جیهانیەکان بەدەستم هێناوە کە پێ تێدا بەشدار بوویمە بڵێ ماشەڵا بڕوانامەی زۆر باش شایستەی خۆتان مامۆستاجی شانازین ئێوە هەڵبەت ئێوەش بوونەتە پارچەیەکی دیکە بۆ تەواوکردنی تەواوی ئەو تابلۆی پێوترە هوەری کوردستان سوپاس جێگەدەستان دیارە بۆ هیوێن کە لە داهاتوشدا چەندینەوەی دیکە و قوتابیانی بەردەستی ئێوەی مامۆستایان بگەنە و ئاستی ئێوە و بەردەوامی بە هوەرە بدەن زۆر زۆر سپاس زۆر خاڵبووین لەگەڵمان و بابەتەکان بەڕاستی هەر بەرلەوەی کە دەست بە تۆرەکەمان بکەین سەیرم کرد زۆر سەرنجڕاکێش بوو بەڕاستی هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ هیوای تەمەندرێژی بۆ تۆ بۆ تاوی هونەرمەندانی کوردستان سپاسان دەکەم منیش سپاسی تەلەڤیزیۆنەکەتانەکەم سوپاسی ئێوەی بەڕێزی دەکەم بۆ گرنگیدان بەم بابەتە و هیوادارم زیاتر گرنگ بەو بابەتە بدرێتن بە تایبەتی هونەرمەندان بە هەموو جۆرەکانیەوە و هونەری کاریکاتێریش بە تایبەتی لە کوردستانی ئینشاڵڵا زیاتر بەرەو پێش دەچێت زۆر سپاس دەکەم زۆر سپاس منیش خۆشحاڵ بووم